وصحبه ومن اهتدى بهداه قيشتنا جزء سهم لسورة بقرة آتي 253 لو آتانا جدا خواهي قورة فرمت تلك الرسل فضلنا بعضهم على بعض تلك يعني أويك لو سورة دا باس كراوة الرسل بسرهات ودنق باسي كومالك پیغمبر بو كفضلنا بعضهم على بعض كرزمان داوة هندشيان بسر هندشيان دا منهم من كلم الله هيانا لو پیغمبرانا خوا قسەی لەگەڵ کردووە وەکو موسا سەلامی خوای لەسەر بێ ورفع بعضهم درجات وبرزشمان کردوتەوە بۆ هێندێکیان یا هێندێکیان بەسەر هێندێکیاندا دەڕەجاتین بە چەندان پلە کە ئەوە مەبەستی پێی پێغمبەری ئێمەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە دیارە پێغمبەری ئێمە کۆمەڵێک تایبەتمەندی هەبوون ئەو تایبەتمەندیانە نەدراون بە هیچ پێغمبەرێکی دیکە لەوانە طبعاً گەورەی مرۆڤایەتی طبعاً لە دنیا و لە قیامەتدا پێغمبەرە صلی الله عليه وسلم محەممەدە لە هەموو بەشەرەکان بە پێغمبەرانیشەوە لە قیامەتدا ئەوەی کە دەتوانێت شەفاعەت بکە و تکا گەورەکە بکە تەنها پێغمبەری ئێمەیە عەلەیهی سەڵات وەسەلام و لە بەهەشدا مەقامی مەحموود شوێنە باش و چاکەکەی ناوقەدی باشتێ بۆ پێغمبەرە صلی الله عليه وسلم یەکەم کەس کە زیندوو دەبێتەوە لە قیامەتێ پێغمبەرە یەکەم کەس کە دەچێتە باشتێ پێغمبەرە صلی الله عليه وسلم پاشان پێغمبەرانی دیکە هەر یەکەیان بۆ قەومێک و بۆ سەردەمێک هاتوون پێغمبەری ئێمە بۆ هەموو ئینسانەکانی سەرزەوی و بۆ هەموو جنۆکەکان و بۆ هەموو ئومەتەکانی دوای خۆشی ناسیخی هەموو دینەکانی کەیە تایبەتمەندیەکی دیکەی پێغمبەر و ئومەتی پێغمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە نەتەوەکانی کە تەنها لە پەرزگاکانیان دەیانتوانی نوێشکەن ئومەتی پێغمبەر صلی الله عليه وسلم خواوای بۆ کردووە لەسەر زەوی لە هەر شوێنێک بۆی کرا نوێژە بکات و بۆی حەڵاڵ بێ غەنیمەت و دەستکەوتی شەڕ بۆ هیچ نەتەوەیەکی پێشوو حەڵاڵ نەبووە بۆ پێغمبەری ئێمە صلى الله عليه وسلم حلاڵە بۆیە دەفەرمێت ورفع بعضهم درجات بەرزشمان کردوونەوە هێندێک پێغمبەران بەسەر هێندێکیاندا بە چەندان پلە پاشان دەفەرمێ وآتەینا عیسى ابن مەڕیەم البەیینات و بەخشیشمان بە عیسای کوڕی مەڕیەم عیسای کوڕی مەڕیەم البەیینات چەندان معجیزە چەندان بەڵگا لەوانە هەر لە دایک بوونەکەی عیسا سەلامی خوای لەسەر بێ معجیزە بوو هەر لەسەر بێشکە بە ساوایی وەکو کەسە گەورەکان قسەی دەکرد هەر کە لە دایک بوو عیسا سەلامی خوای لەسەر بێ دەیتوانی بخوێنێتەوە دەیتوانێت بنووسێ تەورات و ئینجیلی لەبەر بوون یعنی نەک بە وەحی بۆی هاتبن هەر کە لە دایک بوو تەوراتی کە کتێبی ویژ نەبوو تەوانی موسای پێغەمبەر بوو پێشوی ئەوی هەموو دەزانی و ئینجیلیش کە بۆ ئەو هاتووە هەر هەمووی هەر بە منداڵی تەوان لە مێشکیدا خەزن بوو پاشان مردووی زیندوو دەکردەوە نەخۆشی چا دەکردەوە وە کۆمەڵێک معجیزەی دیکە خوای گەورە سفرەی بۆ ناردە خوارێ اینجا کاتێک جوولەکەکان ویستیان بیکوشن بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان و ئێستاش بە زیندووی ماوەتەوە بۆیە دەفەرمێت وآتەینا عیسى ابن مەڕیەم البەیینات بەخشیمان بە عیسای کوڕی مەڕیەمیش چەندان بەڵگە و معجیزە و ئەیەدناه پشتیوانیشمان لێ کرد لە عیسا بەچێ بڕوحی القودوس بە فریشتەی پیرۆز فرشتەی پیرۆز مەبەستی جیبریلە بە ئەمینی وەحی کاتێک کە جوولەکەکان کاتی خۆی ویستیان بیکوژن تەمان لە ژوورێکدا بوو بۆشی چوونە ژوورێ هیچ شوێنێکیشی لێ نەبوو تێیدا هەڵبێ و ڕاکە لەو کاتەدا خوای گەورە جیبریلی نارد تەمان بە جیبریلدا لە دەستی جوولەکەکان ڕزگاری کرد و ئێستاش تەمان لە ئاسمانەکاندا بە زیندوی ماوەتە جا دەفەرمێت ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم من بعد ما جاءتهم البينات ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بە مەقتەتەلە یەکتریان نەدەکوشت الذين من بعدهم ئەو گەلە و نەتەوانەی کە بە دوای پێغمبەراندا هاتبوون بۆ چونکە خوای گەورە لە کتێبە ئاسمانیەکاندا شەڕکردن و یەکتر کوشتنی حرام کرد بوو هیچ دینێکی ئاسمانی نییە کوشتن و خوێنڕشتنی تێدا حەڵاڵ بێ بە ناڕەوا بەبێ هۆکار و بەبێ سەبەب و هیچ کاتێکیش پێغمبەران سەلامی خوان لەسەر بێ نهاتوون بۆی خەڵکی بکوژن و بەرەو جەهەنەمێ بەڕێیان کرد هەمیشە پێغمبەران هاتوون خەڵک لە ئاگر ڕزگارکەن بەڵام کاتێک کە دژایەتیان کراوە
و ڕوبەڕوویان بوونەتەوە هێندێک جار خوای گەورە ڕێگای پێداون بەرگری لە خۆیان بکەن دەنا بە درێژایی مێژوو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کوژراون ئەزیەت دراون دەربەدەر کراون نەک تەڵەن بە پێچەوانەوە خەڵکیان کوش بێت و خەڵکیان دەربەدەر کرد بێ پاشان دەفەرمێ ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە یەکتریان نەدەکوشت ئەو گەلانەی کە بە دوای پێغەمبەران داهاتن من بعد ما جاءتهم البينات دوای ئەوەی کە بۆیان هاتبوو چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا لەسەر خراپۆ و تاوانی یەکتر کوشتن بەڵام خوا دەفەرمێ وەلاکینی اختەلەف و بەڵام خەڵکەکە کەوتنە ناکۆچی کەوتنە دووبەرەکی کەوتنە دژایەتی یەکتر فمنهم من آمن هەیان بوو ئیمانی هێنا بەخوا و بە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێت و دەستی لە خوێن ڕێژی و لە خەڵک کوشتن هەڵگرت ومنهم من كفر هەشیان بوو بێباوەڕ بوو بە پێغەمبەران کەسێک ئیمانی بەخوا و بە پێغەمبەران و بە قیامەت هەبێ جەبهەیەکە هەمیشە لەلایەکە و ئەو کەسێک کە بێباوەڕە بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەمیشە لە بەرامبەریاندا دەوەستن دیسان خوا دەفەرمێ وەلەو شاء الله ئەگەر خوا ویستی لەسەر بە مەقتەتەلو ئەو نەتەوە و گەلانە یەکتریان نەدەکوشت یعنی چی ئەگەر خوا ویستی لەسەر بە مەبەست ئەوە نییە خوا بە قسەی خوا خەڵک ئێستا شەڕێ دەکا ئەنی ئیرادەی خوای گەورە وایە خوای گەورە ئینسانی بە مخەیەر و سەرپشک دروست کردووە خوای گەورە ئیختیاری بڕیاردانی داوەتە دەستی ئینسان خۆی یعنی ئەگەر خوا حەزی لێ بایە ئینسانی وەکو مەلایکەتەکان دروست دەکرد ئەگەر وەکو مەلایکەتەکان دروستی کردباین ئەو کاتە هەستی شەڕانگێزی و شەڕخوازی لە دڵی هیچ کەسێکدا نەدەبوو کەس بەیەکەوە شەڕی نەدەکرد بەڵام ئیرادەی خوای گەورە بۆ ئینسانەکان دروستکردنی ئینسانەکان بەو شێوازە نییە ئەوەی خوا ویستویەتی بۆ مرۆڤەکان ئەوەیە مرۆڤەکان خاوەنی بڕیاری خۆیان بن بەڵام خوای گەورە ڕێگای چاک و ڕێگای خراپی پیشان داون پێغەمبەرانی ناردوون بەویستی خۆت دەتوانی بە دوای پێغەمبەر کەوی هەر بەویستی خۆش ئینسان دەتوانێت لەگەڵ پێغەمبەراندانە بێت لە جەبهەکەی دیکەدا بێ بۆی ویستی خوا وانە بووە ئەگەر خوا حەزی لێبایە دەیتوانی ئینسان وا دروستکە کەس ڕقی لە کەس نەبێتەوە ولكن الله يفعل ما يريد بەڵام خوای گەورە ئەو کارە دەکا کە خۆی دەیەوێت نەک ئینسان بۆی پێشنیار دەکا بۆی هەمیشە خوای گەورە دەکرێت لی بپرسین ناچاریکەین بڵێن دەبێ وا بکەی وانەکەی بێگومان نا خوای گەورە پرسیار لە دروستکراوەکانی دەکا هیچ دروستکراوێک ناتوانێت خوای گەورە بخاتە ژێر پرسیار بڵێ خوای بۆچی وات کرد و بۆچی وات نەکرد چونکە خوای گەورە عەلیمە حەکیمە زانایە ئەوەی کردوویەتی بە زانستی بێسنوور کردوویەتی و حکمت و بڕیاریشی بەکارهێناوە ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە تلك الرسل فضلنا بعضهم على بعض تلك يعني ئەوەی کە باس کراوە لەو سوورەتەدا الرسل بەسەرهاتی کۆمەڵێک پێغەمبەر بوو هەر لە سەرەتای سوورەتەکەیدا باسی موسای تێدا باسی عیسای تێدا ئیبراهیم ئیسماعیل ئیسحاق یعقوب و نەوەکانی دیکەیان کە پێغەمبەرن بەسەرهاتەکەیان لەو سوورەتەدا باس کراوە تیلکە ڕوسول ئەو پێغەمبەرانەی کە لەو سوورەتانەدا یا لەو سوورەتەدا ناویان هاتووە فضلنا بعضهم على بعض فضلنا هەڵمان بژاردوون بە چاکترمان داناون هێندێکیان بەسەر هێندێکیاندا منهم من کلم الله هەیە لە ناو پێغەمبەراندا خوا قسەی لەگەڵ کردووەکو موسا سەلامی خوای لەسەر بێ کە هەم یەکەم جار کە بوو بە پێغەمبەر خوای گەورە ڕاستەوخۆ کردی بە پێغەمبەر بە دەنگی خۆی و بە سەوتی خۆی تەوان بەبێ ئەوەی خوا ببینێ و چەند جارێکی دیکەش موسا سەلامی خوای لەسەر بێ چۆتە کێوی توور لەوێ خوای گەورە قسەی لەگەڵدا کردووە بۆیە موسا لە چاو پێغەمبەرانی دیکە تایبەتمەندیەکی هەبووە کە دراوە بەوەی نەدراوە بە پێغەمبەرانی پێش خۆی دوای خۆشی ورفع بعضهم درجات و بەرزیشی کردوونەوە خوای گەورە هێندێکیان بەسەر هێندێکیاندا بەچەندان پلا ئەو مەبەستی پێی پێغمبەری ئێمەیە سەلامی خوای لەسەر بێ و ئاتەینا عیسى ابن مەڕیەم البەیینات خوا دەفەرمێ بەخشیویشمانە بە عیسای کوڕی مەڕیەم چەندان بەڵگە و معجیزە و ئەیەدناه بروح القدس پشتیوانیشمان لە عیسا کرد پاراستمان عیسا سەلامی خوای لەسەر بێ بەهۆی فریشتەی پیرۆز کە جیبریلە ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە ما اقتتل الذين من بعدهم یەکتریان نەدەکوشت خەڵکی دوای هاتنی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ من بعد ما جاءتهم البينات دوای ئەوەی کە بۆیان ڕوون بوویەوە چەندان بەڵگە و نیشانە
ولكن اختلفوا بەڵام خوا دەفەرمێ خەڵکی کەوتنە ناکۆکی دووبەرەکی فمنهم من آمن ومنهم من كفر هیان بوو ئیمانی هێنا و هیان بوو بێباوەڕ بوو ولو شاء الله ما اقتتلوا ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە ئەو خەڵکە یەکتری نەدەکوشت و دژایەتی یەکتری نەدەکرد ولكن الله يفعل ما يريد بەڵام خوای گەورە ئەو کارە دەکا کە خۆی بیەوێ لە ئاەتی کەدا خوا دەفەرمێت يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان بە ئیماندار دەزانن ببەخشن مما رزقناكم ئەسڵەکەی ئاوایە مما تێکەڵ کراوە یعنی بەشێک لەو ماڵەی کە پێمان داون خوا ناڵێ هەمووی هەرچی هەتا هەمووی ببەخشە وایە ئەو ماڵی کە خوا پێی داوی یەکەم جار دەکرێت بۆ خۆتی سەرفکەی وایە بۆ نزیکەکانی خۆتی سەرفکەی خۆشی لێ ببینی لە بەشێکی بەڵام بەشێکیشی لێ ببەخشە بە زەکات یا بە سەدەقا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ببەخشن بەشێک لەو ماڵی کە پێمان داون وەکو لە فەرمودەکەی خوێنمان ئەها الصدقة برهان طبعا صدقة دا قيامته بلغي إيمانداريتيتا بلغي مسلمانيتيتا وهو كاري پاراستنی ئینسانە لە دنیادا لە مصیبەت لە نەخۆشی لە ناڕەحاتی و لە قیامەتیشدا هۆکاری گەیشتنە بە بەهەشت و پاراستنی ئینسانە لە تنگانە و ناڕەحاتیەکانی قیامەتێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ببەخشن لەو ماڵ و سەروەت و سامانەی کە پێمان داون من قبل يعني پێش ئەوەی ئەی یەئتیە یەومون ئەی یەئتیە بێ بۆتان توشتان ببێ یەومن ڕۆژێک کە لا بەیعون فیه کە ئەو ڕۆژەدا کڕین و فرۆشتنی تێدا نیە ناتوانی هیچ بکڕی و هیچ بفرۆشی ئەگەر هەموو دنیات هەبێ ناتوانی خۆت بکڕیەوە ناتوانی خۆت ڕزگارکەی لێرە زۆر جار دەگونجێ ئینسان بە 1,000 کە دەیبەخشی خوای گەورە گەورەترین موسیبەتت لەسەر لاب بە بێک سەدەقەیەکی کەم ئەگەر لەبەر ڕەزامەندی خوا بیبەخشی لەوانەیە بتوانی خۆت لە ئاگر بپارێزی ها وەکو حەدیثەکەی دەفەرمێت بە لە تەخورمایەکی خۆتان لە ئاگر بپارێزن ئەگەر هیچت پێ نەکرا بەڵام لە قیامەتێ هەر هەموو دنیای تۆ بوو بێ ماڵ و سەروەت و سامان لە قیامەتێ نەک لە ئاگر ڕزگارت ناکا هەر هەمووی دەکرێت بە ئاگر ئەگەر ئینسان ڕەزیلی پێکرد بێت لە خەرابەدا سەرفی کرد بێت یا هێشت پێت و دڵی نهات پێ نە بۆ خۆی بخوا نە بۆ دەوروبەری سەرفیکا نەبشی کا بەخێر طبعا ئەو ماڵی کە ئینسان ڕەزیلی پێکردووە و سەدەقە و خێری پێ نەکردووە بە نەسی ئاەت لە قیامەتێ هەر هەمووی دەکرێت بە ئاگر بە ئاسنەکە سوور دەکرێتەوە پێست و پێش و پاشی ئینسانەکەی پێدەسووتێنرێ بۆی دەفەرمێت ببەخشن لەو ماڵی کە پێمان داون پێش ئەوەی تووشی ڕۆژێک ببن کە لا بەیعون فیه کە هیچ کڕین و فرۆشتنێک تێیدا سوودی نییە ئەوە یەک ولا خلة هیچ دۆستایەتی و برادرایەتیەک قازانجت پێ ناگەێنێت تەبەن ئەگەر کەسەکە ئیماندار نەبێ ها لە قیامەتی ئاەتی دیکەمان هەیە لە سوورەتی فصلت یا ئەحقافە ها دەفەرمێت الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقون دەفەرمێ ئەوانەی کە لە دنیادا دۆست و خۆشەویستی یەکتری بوون لە قیامەتێ هەر هەمویان دەبن بە دوژمنی یەکتری إلا خۆپارێزەکان نەبێ ها چاکە کارەکان نەبێ ئاەتەکە لەگەڵ کافرە لەگەڵ ئیماندارانی نییە حەدیثی صحیحمان هەیە برادەری چاک و ڕەفیقی باش دەبێتە شەفاعەتکار و تکاکار بۆ برادەرەکەی ئەها حەدیثمان هەیە دەفەرمێت المەرء على دینی خەلیلیه مرۆڤ لەسەر ئاینی خەلیل یعنی دۆست خۆشەویست لەگەڵ ئەو کەسەی لەسەر ئاینی ئەو کەسەیە کە لەگەڵ ئەو کەسەیە لە قیامەتێک کە خۆشی ویستوە برادری بۆ دەفەرمێ فەلیەنظر ئەحەدوکم سیرکەن چێ دەکەنە برادری خۆتان ها ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەبێ هەمیشە دەیفەرموو ئەمن چاکەکار نیم بەڵام چاکەکارانم خۆش دەوێ چاکەکار نیم خۆی تەواضوعی دەنوان بەڵام چاکەکارانم خۆش دەوێ بە ئومێدی ئەوەی خوای گەورە لە قیامەتێ بمخاتە بۆیە بە نەسی ئاەت ها جاری وا هەیە کەسێک هەموو کەس پێغەمبەر نییە بەڵام کەسێک پێغەمبەرانی خۆش ویست پێ لە دڵەوە دەگونجێ مەرتەبە و مەکانەتی وەکو پێغەمبەران بێ کەسێک ڕازگۆیانی خۆش بووێ ئەگەر سیفەتەکەی بۆ خۆش تێدا نەبێهێندا لەوانەیە خوای گەورە لەگەڵ ڕازگۆیان حەشری کا بە تایبەتی تەوان خۆشەویستی لە بەرخواها حەدیثمان هەیە صحیح کە دەفەرمێت لە قیامەتێ خوای گەورە ئەوانەی لە بەرخوا یەکتریان خۆش ویستووە دەیان خاتە سەر مینبەرێک دەفەرمێت کە لە نور دروست کراوە جلوبەرگیان نورە دووموچاویان نورە پاشان حەدیثەکە دەفەرمێ یەخبطهم النەبیون والشوهدا یعنی ئێرەیان پێدەبن خۆزگەیان پێدەخوازن پێغەمبەران و شەهیدان
کە دەپرسن ئەوانە چێن دەفەرمێت هم المتحابون في الله ئەوانەی لەبەرخوا یەکتریان خۆشویستوە بۆی ئەو خاڵەت ڕەنگ بۆ زۆر گرنگە ڕەفیقاتی خەڵکی باش دەگونجێ ئینسان بگەێنێتە نەتیجە بەڵام ڕەفیقاتی خەڵکی خراپیش دەگونجێ ئینسان بخاتە ناو جەهەنەمەوە چونکە ئەو دوو کەسەی لە دنیادا یەکتریان خۆشویست بێ لە دڵەوە ها لە قیامەتێ خوا لێکیان ناکە حتمەن ئاجا ئینسان سیرکە ئەوەی ڕەفیقاتی دەکەی ئەگەر ئەهلی بەهەش بێت دیارە خۆ بەکردەوە و تەسەڕوفاتی بزانە تۆش لەگەڵوی یا ئەو لەگەڵ تۆیە ئەگەر ئەتۆ ببێ هۆکاری ڕێپیشاندانیوی ئەگەر ئینسان ڕەفیقەکانیشی هەمووی ئەهلی خراپە و خراپەکاری بن بە دڵنیاییەوە لێرە لەگەڵیان بی و لێرە لە پشتیان بڕۆی لە قیامەتش لەگەڵیان دەبی پاشان دەفەرمێ وەلا شەفاعە و هیچ تکاو پاڕانەوەیەکی هیچ کەسێکیش بۆ کەسێک سوودی نییە کە ئیمانی نەبێ ها شەفاعەت هەیە بەس شەفاعەت بۆ چێیە بۆ کەسی ئیماندارە ها بۆ کەسێک باوەڕدارە بەڵام تۆزە کەم تەرخەمی هەیە تۆزێک ناتەواوی هەیە پاشان دەفەرمێ وەلکافڕونە هم الظالمون ئەوانەی کە بێ باوەڕن هەر هەمویان ستەمکارن ستەمکار مەرجە هەموو کەسێکی کافر ستەم لە خەڵکی بکە نا وایە بەڵام کەسی کافر ئەگەر ستەمی لە کەس نەکرد بێ ستەمی لە خۆی کردووە خۆی مستحقی جەهەنەمێ کردووە جا عەتای کوڕی دینارە دەفەرمێ سوپاس بۆ خوای کە خوای گەورە لە ئاەتەکەیدا دەفەرمێ وەلکافڕونە هم الظالمون نەیفەرمووە الظالمون هم الكافرون دەفەرمێ ئەگەر خوای گەورە ظالیمەکەی هێنا با پێشە کەسمان دەرنەدەچوین بڵێ الظالمون هم الكافرون هەرچی زاڵم بێ هەمووی کافرە هەموو ئینسانێک نیسبەتێک زوڵمی هەر هەیە وایە بەس ناخوای گەورە دەفەرمێت ئەوەی کافرە بە دڵنیاییەوە هەر ستەمکاریشە بەڵام مەرزنی هەموو ستەمکارێک کافر بێ جاری وایە کەسەکە ئیماندارە بەڵام ستەمکارە ئیماندارە بەڵام تەعەدا و دەستدرێژی هەیە بۆ سەرخۆی یا بۆ سەر خەڵکی خوای گەورە بە قەدەر ستەمەکەی سزای دەدا بەڵام مەرزنی بە کافری بمرێ یا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم أي أوان إيمانتان هنا وببخشن لو مالي بيمان داون من قبل أن يأتي يوم بيش أو بيبوتان يوم روجك لا بيع فيه ككرين فرشتني تدانية أو يك ولا خل دوستاتي وبرادراتي ببي إيمان طبعا قازانزي نية ولا شفاعة تكاو بارانوي هيت كس بۆ هیچ کەسێکی دیکە ئەگەر ئیمانی لەگەڵدانە بێ ها دەبێت ئەوەی لەگەڵ بڵێ نەک بەڕەهایی قازانجی نییە والکافرونە هم الظالمون ئەوانەی کە بێ باوڕن هەر هەمویان لە ڕیزی ستەمکارانن وەکو گوتمان یا ستەمی لە خۆی کردووە هەندێک جاریش لە خەڵکی ئەو جاردەینە سەر ئاەتی کورسی تەوان ئاەتە کورسی هەمومان لەبەرمانە و هەمومان ڕۆژانە دەیڵێن وایە تەوان جارێ گەورەترین ئاەت لە قورئانەدا ئاەتە کورسیە بۆ گەورەترین طبعا گەورەترین ئاەتە لەبەرەوەی ئیسم الله الأعظم ناوی گەورەی خوای گەورەی تێدایە و پاشان کۆمەڵێک حەدیثمان هەنا لەسەر فەضل و گەورەی سوورەتی ئەوە ئاەتی کورسی لەوانە ئەو حەدیثەی دەفەرمێت هەر کەسێک دوای هەموو نوێژێکی فەرز ئاەتە کورسی بخوێنێ هیچ شتێک ڕێگای چوونە بەهەشتی لێ ناگرێت جگە لە مردن وایە ئەی قازانجەکانی ئاەتە کورسی چین تاوان ئینسان ئەگەر ئاەتە کورسی خوێن ئەوە یەک بۆ قیامەتێ بە دڵنیاییەوە ئەگەر دوای هەموو نوێژێکی فەرز خوێندە بێتت بەڵام خوێندنی زمان بە تەنێک گرنگ نییە بەڕاستی ئەوەی پێنج فەرزە نوێژەکان بکە حتمەن بە قەناعەتیشەوە تەوان ئاەتە کورسی دەخوێنێت چونکە ئاەتە کورسی تەوحیدی تێدایە ها الله لا إله تۆ ئیعتراف بە یەکتایی خوا دەکەی بەس الله بەخوای خۆت دەزانی کەسێک لەسەر تەوحید و یەکتاپەرستی بمرێ بە دڵنیاییەوە دەچێتە باشتێ ئاەتەکە ناڵێ تەوان کەسەکە سزا نادرێ ها دەڵێت دەچێتە باشتێ دەچێتە باشتێ دەگونجێ ئەگەر تاوانباریش بێت و خراپەکار بێ سزاش بدرێت و ناڕەحاتیش بکرێت لە قەبر و لە گۆڕ و ئەوانە بەقەدەر خراپەکانی بەڵام نەتیجەکەی هەر بۆ باشتەیە بۆیە ئینسان وریا بێت بە تەنها بە خوێندنی ئاەتە کورسی دوای نوێژە فەرزەکان وانەزانی هەموو شتێکت تەواو کردووە وانەیە ئینسان هیچ گرفتێکی نەماوە پاشان سوود و قازانجەکانی حەدیثمان هەیە کە ئەبوو هوڕەیرە ڕیوایەتی دەکا کاتی خۆی کە دەفەرمێ حرەس بوو بە حرەز لەسەر ماڵی زەکاتی شەیتان لە شکڵی کەسێکیدا ویستویەتی چەند جارێک دزی لێ بکە ئەبوو هوڕەیرە گرتوویەتی جارێک گرتوویەتی وتوێتی دەدبەمە لای پێغەمبەری خوا پاڕاوەتەوە نەیبردووە جاری دووهەم پاڕاوەتەوە نەیبردووە جاری سێهەم دەڵێ من بە ئەمنیش لە بەرامبەردا شتێکت فێر دەکەم جا دەڵێ هەموو شەوێکی ئاەتە کورسی بخوێنە پارێزراو دەبی لە دەستی من و دار و دەستەکەی من
کە بۆ پێغمبەری دەژێڕێتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێت صدق وهو كذوب قسەکەی ڕاستە بەڵام بۆ خۆی درۆزنە بۆیە کەسی درۆزنیش دەگونجێ جارجار قسەی ڕاست بڵێن بۆیە ئایەتەل کورسی تەبان لە کاتی خەودا سنەتە و هەر کەسێک شەوێ خوێندی خۆی تەوان ماڵی و حەدیثمان هەیە تا دەفەرمێت جیران و دەوروبەرەکانیشی دەگونجێ بەهۆی خوێندنی ئایەتەل کورسی تۆوە پارێزراو بن ئەو کاتەی کە ئینسان دەسێتە سەفەر تەوان پێش سەفەر ئەگەر ئایەتەل کورسی بخوێنی بەنیەتی مەحفوظ بوونی خۆت و ئەوانەی لەگەڵتن و ئەوانەی بەجێیان دێڵی دەفەرمێ ماڵی شت هەتا لە ئافات و بەڵای دنیایش دەپارێزێ پاشان ئەو بەیانیان کە دەیخوێنی ئێواران کە دەیخوێنی مەحفوظ و پارێزراوت دەکات لە شەیطان و لە جنۆکە و لە دار و دەستەکانی جا معنای ئایەتەل کورسیەکەی بەو شێوەیە الله لا إله إلا هو الحي القيوم الله ئەو ذاتەیە کە لا إله هیچ کەسێک شایانی بەندایەتی بۆ کردن نییە إلا هو تەنها ئەو جگەل ئەو معلومە الله خوا ئەوەی کە ناوی ئەڵڵایە لا إله هیچ کەسێک نییە شایانی بەندایەتی بۆ کردن بێ جگەل ئەو الحي القيوم صفەتی الحي هەمیشە زیندویە جا ئەو زیندویە هەندێک دەفەرمون ناوە هەندێک دەفەرمون سیفەیە طبعا هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ خوای گەورە هەمیشە زیندویە طبعا هیچ کاتێک نەبووە خوا نەبێ نەعوذ بالله و ناش بێ نەبێ طبعا بۆیە خوای گەورە صفەتی الحي هەمیشە زیندویە ئەو جار القەیوم و ڕاگر و مشرخۆری دروستکراوەکانیشێتی هیچ چرکە و لەحزەیەک نییە خوای گەورە ئاگای لە دروستکراوەکانی خۆی نەبێت و مشوری دروستکراوەکانی خۆی نەخواها خوا دەفەرمێت كل يوم هو في شأن هەموو چرکەیەک خوای گەورە لە جێبەجێکردنی ئیشی دروستکرا و مەخلوقاتەکانی دی پشودان و ئیسراحەتکردن لەکن خوای گەورە بوونی نییە وەکو جوولەکەکان دەڵێن لا تأخذه تووشی خوا نابێ سینە یعنی وەنەوزە وەنەوزە ئەوە یعنی چاو نوقاندن و پێشەکی خەوێ وەلا نەوم وە نەخەوی تەواو لا تأخذه تووشی خوا نابێ وەنەوزەدان و خەوتن جا کاتی خۆی دەڵێن موسا سەلامی خوای لەسەر بێ یا بەسەر دڵی داهاتووە یا لە مەلائکەتێکی پرسیوە خوا دەخەوێ یا ناخەوێ دەڵێن خوای گەورە پێی دەڵێ بە مەلائکەتەکەی بڕۆ سینگێک یعنی بدە دەستی موسای و دوو پەرداغی لەسەر دانێ بەڵام پێی بڵێ خوای گەورە فەرمانی پێکردووی نەخەوی شەو ڕۆژێک ناخەوێ تەوان بە پێوە خەوی بەسەر چاوی دادێ ئەوە پەرداخەکان شوشەکانی بەیەک دەکەون و دەشکێن ئەو جار تێدەگات دەڵێن خوا ئەتۆ دوو پەرداخت بەدەستەوە بوون بۆ یەک چرکە خەوت لێکەوتوە بەیەکەوە بەیەک داکەوتون و شکاون ئەری ئەو هەموو کەونە ئەگەر خوا خەوت بە چ دەبوو خۆ ئەوە نین یعنی ئاسمان و زەوی و ئەو مەخلوقات و دروستکراوانەی تێدانە خوای گەورە نە بە بێبەرنامە دروستی کردوون نەبە بێ ساحیب و بەبێ خاوەنیش بەڕێوە دەچن چرکەیەک ئەگەر خوای گەورە هەناسەت بۆ نەنێرێ وانە دڵەکەت حرەکەی نەکات و جوڵەکەی نەکە ئینسان چی لێ دێ بۆیە هیچ چرکەیەک نییە هیچ مەخلوقاتێک هەبێ پێویستی بەخوای نەبێ بۆیە خوای گەورە لا تأخذه سینة ولا نوم تووشی خوا نابێ وەنەوزەدان و خەوتن له ما في السماوات وما في الأرض هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە من ذا الذي يشفع من ذا الذي کێیە ئەو کەسەی کە يشفع بتوانێت تکا بکە شەفاعەت بکە عنده لەکن خوای إلا بإذنی تەنها بە ئەمری خوای نەبێ یعنی هیچ کەس نییە لە قیامەتدا بتوانێت شەفاعەت و تکا بۆ کەسێکی دی بکە مەگەر خوا مۆڵەتت پێ بدا خوا ڕێت پێ بدا ئەو کاتیش دەبێ هەم خوای گەورە مۆڵەت بە شەفاعەت کارەکەی بدا هەمیش بە شەفاعەت بۆ کراوەکەی پێغمبەرێک بە نمونەکە بێوێ شەفاعەتکە دەبێ خوا پێی بڵێ فەرموو شەفاعەت بکە بەڵام بۆچێ شەفاعەت دەکەی ئەو کەسەی شەفاعەتیشی بۆ دەکرێت دەبێ خوا ڕازی بێ لەنا شەفاعەتی پێغمبەرانیش بە نمونە بۆ کەسێک کە بە کافری مرد بێ قبول نییە پێغمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەگەر لە قیامەتە شەفاعەتی لێ قبول کرابایە مەسەن بۆ ئەبوو تاڵیبی مامی شەفاعەتی دەکرد وانە کە زۆر چاکەی بەسەرەوە هەبوو بەڵام لەبەرەوەی بە ئیمانەوە نەمردووە کە خەریکی سەرەمەرگێ بوو دەیوت بەس بڵێ لا إله إلا الله بۆی لە قیامەتێ ڕوم هەبێ ئەنێ قسەم هەبێ شەفاعەتت بۆ بکەم و تکات بۆ بکەم کە نەیگوت کە نەیگوتووە با نزیکیشی بێ
بۆیە من ذا الذي يشفع هیچ کەس نییە بتوانێت لای خوا شەفاعەت بکە ئیلا بە ئیزنی خوا نەبێ. ئەوجا خوا دەفەرمێ يعلم ما بين أيديهم وما خلفهم، خوای گەورە دەزانێ ما بين أيديهم هەرچی ڕووی داوە لە ڕابردوو پێش ئێستا لە دنیادا، وما خلفهم و ئەوەی دوای ئەوانیش ڕوو دەدا. جا تەفسیری زۆر هەنە ما بين أيديهم هێندێک دەفەرمون عنی دنیا، خوا دەزانێت هەرچی لە دنیا و هەرچی لە قیامەت ڕوو دەدا. دەکرێت بڵێن خوای گەورە دەزانێت هەموو ئەو شتانێک کە ئێستا تا ئێستا ڕوویان داوە هەر یەک شتە مەفهومەکەی و ئەوەی لەمە دوا ڕوو دەدات. ئەوە دەبێت قەناعەتی دڵت بێ، شتێک ڕوونادا شتێک نایە بەسەردا. بۆیە تەوان ئینسان کە ئاەتەل کورسی دەخوێنێ ئەگەر معناکەی بزانی و قەناعەتی پێی بێ ها زۆر دەروونت مرتاح دەبی. وایە ئەگەر یەقینی 100% هەبێ بە نمونە بچێ ناو ئاگریش ئەگەر خوا ئیزنی لەسەر نەبێ ناسووتەی ها مرتاح دەبی یان ناگەر تەوەکولەکە هەبێ. ئەگەر دڵنیابی لەوەی کە خوا بڕیاری زیان و زەرەرێکی بۆ نەدابێت تووشت نابێ مرتاح دەبی بە دڵنیاییەوە خوای گەورە چاکەیەکی بۆت بوێ کەس ناتوانانی. بۆیە يعلم ما بين أيديهم وما خلفهم، خوای گەورە دەزانێ ئەوەی تا ئێستا ڕووی داوە و ئەوەی لەمە دوا ڕوو دەدا. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. ولا يحيطون يعني هیچ کەسێک ناتوانێ ئاگادار بێ بشيء بە هیچ شتێک من علمه لزانستی خوا إلا بما شاء، تەنها ئەوەندە نەبێت کە خوا دەیە. ولا يحيطون إحاطة يعني هیچ کەس ناتوانێ هەموو شتێک لە علم و زانستی خوای گەورە فێر ببێت و لێی تێبکە إلا بما شاء، تەنها ئەوەندە نەبێت کە خوا خۆی دەیەوێت. بە پێغمبەرانیشەوە ها بە مەلائیکەتەکانیشەوە بە جنۆکە و ئینسانەکانیشەوە علمی هەر هەمووان تێک هەڵکە، زانستی هەر هەمووان تێک هەڵکەی لە قەدەر علمی خوای گەورە وەکو نوکە دەرزێکی ژنیە، وەکو قەترەیەکی ژنیە. بۆیە خوا لە سوورەتی کەهفدا و لە سوورەتی سەجدەدا دەفەرمێت قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي. ئەگەر دەریاکان هەر هەمووی مەرەکەب بن، دارەکان هەر هەموویان قەڵەم بن، بێنی علمی خوای بنووسیەوە، وایە دارەکان و ئاوەکان کە کراون بە مەرەکەب تەواو دەبن علمی خوای گەورە هەر کۆتایی پێنایە. بۆیە ئەوەی ئێمە دەیزانین نوکە دەرزیەکیش نییە. بۆیە دەفەرمێ ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. هیچ کەس لە دروستکراوەکان ناتوانێ هیچ شتێک لە علمی خوای گەورە بزانێت و فێر ببێ ئیلا ئەوەندە نەبێت کە خوا دەیەوێ. وسع فراوانە کورسیه کورسیەکەی خوا لە السەماواتی والأرض لە ئاسمان و زەوی زیاتر. کورسیەکەی خوا فراوانترە لە ئاسمان و زەوی. کورسی چییە؟ طبعا تفسیری زۆرن ها هەندێک دەفەرمون خوای گەورە عەرشی هەیە. عەرش طبعا مەخلوقاتێکە گەورەترین مەخلوقاتە. لەسەر عەرشیش خوای گەورە کورسی داناوە کە خۆی لەسەریەتی. ئەو کورسی کە خوا لەسەریەتی گەورەترە لە ئاسمانەکان هەر حەوتیان ها لە زەویەکانیش. هەی عەرشەکە دەبێت چەند بێ. ئەوە یەک لە تەفسیرەکانی. تەفسیرێکی دیکەی دەفەرمون کورسی ئەو تەشبیهات نەبێ ئەو کورسیانەی کە مەلیک و پادشاکان لەسەری دادەنیشن شوێن پێیان هەیە، شوێن پێ جێگا پێیان هەیە. دەفەرمون شوێن پێی خوای گەورە تەشبیهات نەبێت. طبعا ولله المثل الأعلى کە زۆرێک لە تەفسیرە قەدیمەکان وا دەڵێن شوێن پێی خوای گەورە گەورەترە لە هەموو ئاسمانەکان و لە هەموو زەوی. هەندێکیش دەفەرمون لە کورسی مەبەستی زانستە، دەسەڵاتە، یعنی دەسەڵات و علمی خوای گەورە فراوانترە لە هەموو ئاسمانەکان و لە هەموو زەوی. یعنی هیچ شوێنێک نییە لە ئاسمانەکان و لە زەوی و لە مەخلوقاتەکاندا کە دەسەڵاتی خوای گەورە و علمی خوای گەورەی لێ نەبێت. تەوان هەموو تەفسیرەکان ڕێیان تێدەچێت. هەندێکیش دەفەرمون کورسی و عەرشی یەکشتن. کورسی یعنی عەرش، عەرش یعنی کورسی. بۆیە دەفەرمێ وەسع کورسیه معنا لە ئەوەکەی دیارە، یعنی فراوانترە کورسیەکەی خوای گەورە بەو شێوازەی کە خوا خۆی مەبەستێتی لە ئاسمانەکان و لە زەوی. ولا يؤوده حفظهما ولا يؤوده يعني بەزەحمەت و قورسیش نییە لەسەر خوای گەورە پاراستنی ئاسمانەکان و زەوی. ولا يؤوده يعني نابێتە قورسی، نابێتە گرانی لەسەر خوای گەورە حفظهما پاراستنی ئاسمانەکان و زەوی. وهو العلي العظيم. ئەو خوایە العلی لە هەموو شتێک بەرزتر و بڵینترە. طبعا لەسەروی خواوە وەکو ذات و وەکو سیفات هیچ مەخلوقاتێک نییە.
و گەورەشتریشە لە هەموو مەخلوقاتەکانی کە بە هیچ شێوەیەکی لەگەڵ دروستکراوەکانی بەراورد ناکرێت. ئەگەر سەیری کەلیمەی ئایەتەل کورسی کەینەوە الله تەرجمەی حرفی ئیوشەکان الله لا إله الله ئەو ذاتەیە لا إله هیچ پەرستراوێک نین طبعا بەحەق إلا هو جگە لە خوا الحي القيوم خوا هەمیشە زیندویە ڕاگری دروستکراوەکانیەتی لا تأخذه تووشی خوا نابێ سینەتون ولا نەوم ونەوزە و خەو له ما في السماوات وما في الأرض هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویە من ذا الذي يشفع عنده إلا بإذنه کێ هەیە بتوانێ شەفاعەت و تکابکە لای خوا تەنها بە ئەمر و مۆڵەتی خوا نەبێ يعلم ما بين أيديهم وما خلفهم خوای گەورە دەزانێ ئەوەی کە ڕووی داوە و ئەوەی ڕوودەدا ئەوەی هەیە و ئەوەی دوایە دێ ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء هیچ کەس ناتوانێ هیچ شتێک لە زانستی خوای گەورە بزانێ تەنها ئەوەندە نەبێت کە خوا دەیەوێ وسع كرسيه السماوات والأرض فراوانترە کورسیەکەی خوا لە ئاسمانەکان و لە زەوی ولا يؤوده قرس و گران نییە لەسەر خوا حفظهما پاراستنی ئاسمانەکان و زەوی وهو العلي العظيم و هەر ئەو خوایە لە هەموو شتێک بەرزترە و لە هەموو شتێک گەورەترە. پاشان دەفەرمێ لا ئیکڕاه فی الدین هیچ جۆرە تۆبزیکردن و زۆریکردنێک لە دیندا بوونی نییە. یعنی چی؟ ئەوە زۆر جار خەڵک دەیکاتە بەڵگا کە لە کتێبی فیقهیدا دەگوترێ کەسی عارەقخۆر بنمونە کە عارەقی خواردەوە دەبێ داری لێ بدرێ وایە نوێژنەکەر هێندێک جار حکومەکەی لەوانەیە کوشتن بێ دەڵێن ئەوە نیە خوا دەفەرمێ لا ئیکڕاه فی الدین ئاەتەکە دەڵێ لە خەڵک هێنانە ناو دیندا ئیکڕاه نییە ها کەسێک مەسیحیە ناتوانێت بە تۆبزی بیکەیە مسلمان نابێتێ کەسێک جوولەکەیە ناتوانێت بە تۆبزی بیکەیە مسلمان کەسێک مولحید و بێدینە ناتوانێت بیکەیە مسلمان بەس ئەگەر کەسەکە خۆی کرد بە مسلمان خۆی بە مسلمان پیشاندا ناچارە ئیلتیزاماتی مسلمانەتی جێبەجێکە ها دەنا زەکات بە نمونە کابرا ئەگەر مسلمان بێ و زەکاتی نەدا دەوڵەتی ئیسلامی هەبێ بە تۆبزی لی دەستێنن یا لێ ناسێنن لی دەستێنن جا خێری دەگاتە یان ناگاتێ وەخوا بە خۆی دەزانێ لەوانەیە هیچ خێریشی نەگاتێ بەڵام لی دەستێنرێ بۆ چونکە خۆی بە مسلمان دەزانێ بەس ئەگەر مەسیحی با بە نمونە ئەگەر جوولەکە بە ئەگەر بێ باوەڕ بە کەس نەی دەتوانی ناچاریکە بە زەکاتدانی بە نمونە وازحە بۆیە کە دەڵێن لا ئیکڕاه فی الدین ئەوە پیاوێکی ئەنساری هەبووە کاتی خۆی دەڵێن کوڕەکانی مەسیحی بوون خێزانەکەی مەسیحی بووە ویستویەتی ناچاریکە بیانکا بە مسلمان خوای گەورە ئەو ئاەتەی ناردۆتە خوارێ یعنی وازیان لێ بێنن با لەسەر دینی خۆیان بن بە تۆبزی بۆتان نییە بیانکەنە مسلمان چونکە ئینسان نابێتە مسلمانیش وایە بە تۆبزی عیبادەتێک بە کەسێککەی خۆ کەسەکە خێری ناگاتێ وایە بە تۆبزی شەهادەی پێبێنی کەسەکە نابێتە مسلمان وەکو چۆن ئەگەر مسلمانێک بە تۆبزی کەلیمەی کوفر بڵێ نابێتە کافر لا ئیکڕاه فی الدین هیچ جۆرە زۆریکردن و تۆبزیکردنێک لە دیندا بوونی نییە خوا دەفەرمێ قەد تەبەیەنە الڕوشد من الغەی بێگومان خوای گەورە ڕوونی کردوتەوە الڕوشد یعنی ڕێگای ڕاست من الغەی لە ڕێگای چەوت خوای گەورە عەقڵی داوینێ وایە ڕێگای ڕاست و ڕێگای چەوت دەبینی بە ئارەزووی خۆت حەز لێ بە دوای ڕێگا ڕاستەکەیکەوە حەز لێ بە دوای ڕێگا چەوتەکەیکەوە ڕێگا ڕاستەکە دەتگەێنێتە بەهەشتێ وەصفی بەهەشتیشمان بۆ کراوە وایە ڕێگا چەوتەکە دەتگەێنێتە جەهەنەمێ باسی جەهەنەمیشمان بۆ کراوە بۆی ئینسان بەویستی خۆیەتی قەد تەبەیەنە الڕوشد من الغەی بێگومان ڕوون کراوەتەوە ڕێگای ڕاست من الغەی لە ڕێگای چەوت جا ئەو دواتر دەفەرمێ فەمەن یەکفوڕ بالطاغوتی هەر کەسێک بێ باوەڕ بێ بە تاغوت بێ باوەڕ بێ بە تاغوت یعنی لە ناخەوە باوەڕی بە تاغوت نەبێ تاغوت چییە تاغوتی یەکەم لە هەمووان گەورەتر شەیتانەوە قسەی تێدانە دوای شەیتانی هەموو عولەما دەفەرمون هەر کەسێک لە غەیری خوا بەندایەتی بۆ بکرێت و ڕازی بێ بە بەندایەتیەکەی خەڵک بەندایەتی بۆ بکە ئەویش پێی خۆش بێ پێی ڕازی بێ دەبێتە تاغوت جاری وهەیە لەوانەیە لە بەرگی دینیشدا بێ مەسەر ڕاهیبێکی مەسیحی بە نمونە کە خەڵک سوزدەی بۆ دەبات و دڵی پێخۆشە تاغوتە شێخێک بە نمونە ئەگەر خەڵک سوزدەی بۆ دەبات و دڵی پێخۆش بێ وەڵاقی لە بن پێیدا سەر ببڕێت و پێی خۆشحاڵ بێ تاغوتە بیەوێ مادام ڕازیە بە شتەکەی بۆیە هەرچی بەندایەتی بۆ بکرێت جگە لە خواجا بەندایەتی مەرزنی هەر سوز دەبردن بێ ئەوانەی شەریعەت و دین و قانون و یاساش بۆ خەڵکی دادەنێن
و خەڵکیش پەیڕەوی دەکا جا هەم خەڵکەکە بەویستی خۆی پەیڕەوی قانونەکەی دەکا هەمیش کەسەکە حەزی لێ خەڵک پەیڕەوی دەستور و قانونەکەی بکە ئەو کەسانش تاغوتن بۆیە ئینسانی ئیماندار هەمیشە دەبێت لە دڵیدا خۆشەویستی کەسە زاڵم و ستەمکار و بێ باوڕەکان فڕێدا دڵی پاک کاتەوە ئەو جار جێگای ئیمانی دەبێتەوە ها دیقەتی ئاەتەکەی دەن دەفەرمێت فەمەن یەکفڕ بالطاغوت ئەو جار وەیؤمن بالله هەر کەسێک بێ باوەڕ بێ بە تاغوت و ئەو جار ئیمان بێنێ بەخوا یعنی دڵێک خۆشەویستی تاغوتێکی تێدا بێ جێگای ئیمانی تێدا نابێتەوە ها لە لا إله إلا الله دا کە ئینسان پێی دەچێتە بە شتێکەم جار چییە کەم جار لا إله وایە ئەو جار إلا الله لا إله یعنی هیچ کەس لە دڵمدا نییە بیکەمە خوای خۆم بیکەمە گەورەی خۆم سەرپەرشتیکاری خۆم بیپەرستم و بەندایەتی بۆ بکەم جگە لەکێ دەبێت ئەوی فڕەدەی ئەو جار دەنا ئەگەر بە پێچەوانە بە بنمونە فمن يكفر بالطاغوت هەر کەسێک بێ باوەڕ بێ بەخوا و عفو فمن يكفر بالطاغوت هەر کەسێک بێ باوەڕ بێ بە تاغوت بەوانەی کە دەپەرسترێن جگە لە خوا و باوەڕ بێنێ بەخوا فقد استمسك بالعروة الوثقى بێگومان ئەو کەسە دەستی گرتووە بە عروە ینی بە پەت و ئەوە پەت گوریس زنجیرە الوثقى قایمەکە کە لە انفصام لەها کە هەرگیز ئەو پەت و گوریسە ناپچڕێت و کۆتایی پێنایەن تا نەدگەێنێتە شوێنی خۆی کە لێرە مەبەستی ئیسلامەتیە ها دینداری ینی ئەو کەسە دینداریەتیەکەی دینداریەتیەکی زۆر ساغ و سافە ئێستا خەڵکمان زۆرە ها یؤمن بالله وایە زۆرینەی خەڵکی سەرزەوی یؤمن بالله باوەڕی بەخوای هەیە وایە بەڵام لەگەڵ باوەڕبوون بەخوای نەوع عیبادەتێکیشی بۆ تاغوتەکان بۆ دەسەڵاتدار و ستەمکارەکان هەیە بەڕاستی بۆیە دینداریەکەیان دینداریەکی تەواو نییە و مەرزنی ئەو دینداریەش بتگەێنێتە خوای و بتگەێنێتە باشتێ بەڕاستی بۆی خوا دەفەرمێ فەمەن یەکفڕ بالطاغوت یەکەم جار ئەو کەسەی ئێستاش خەڵک بەڕاستی هەیە نوێژی هەیە شەو نوێژی هەیە ڕۆژووی هەیە سەدەقات و خێری هەیە لەو ڕوانەوانێ لەو ڕوەی لەوانەیە لە زۆر خەڵکی لە پێشتر بێ ها بەڵام محبەتی قەلبی محبەتی دڵی جاری وایە بۆ کەسێکە کە لە سەروی خۆی خوا ناناسێ دین ناناسێ باوەڕی بە قیامەت نییە و هەر ئەمر و فەرمانێکیشی پێ بکە پێشتر لە فەرمانی خوا و پێغەمبەر فەرمانی ئەو کەسە جێبەجێ دەکا بێگومان ئەوە پەرستنە ئەوە عەبدایەتی بۆکردنە و ئەو عەبدایەتیە بۆ هەر کەسێک بکرێ غەیری خوای هەر کەسێک بێ ئیمانیشی لەگەڵ بێ بەخوای چاکەشی لەگەڵ بن فرزێکی قەڵب نایەنن چون خوا دەفەرمێ هەردوو مەرجەکە بەیەکەوەی هەر کەسێک بێ باوەڕ بێ بە تاغوت ئیمان بێنێ بەخوا ئەوە دەستی گرتووە بە العروة الوثقى بە پەتە هەرە قایمەکە بە دینە هەرقە قایمەکە لە انفصام لەها کە هەرگیز ناپچرێ والله سەمیع علیم خوای گەورە بیسەر و زانایە بیسەری هەر شتێکە کە دەیڵێن و زانا و ئاگاداریشە بە نیەتی هەر شتێک کە لە دڵی خۆتانی دەگرن.